ئایا ئەوەی هەتا دەیگۆڕیتەوە بە $1 ملیۆن؟ ماوەی چەند ساڵێکە هارلۆت ئەبۆ دەناسم. ئەو لە شەقامی ساوس مادیسۆن ژمارە 820 بەڕێوەبەری پەیمانگاکەم بوو. ڕۆژێکیان لە کنساس سیتی چاومان بە یەکتر کەوت. لێوە گەیاندمیە باخەکەی خۆم لە شاری بلۆتۆنی ویلایەتی میسۆری. لە ڕێگەدا پرسیاری ئەوم لێ کرد ئایا چۆن توانیوێتی دوودڵی لاوە بنێت. لە وەڵامی ئەم پرسیارەدا بەسەرهاتێکی بۆ گێڕامەوە کە هەرگیز لەبیرم ناچێتەوە. لە وەڵام داوتی پێشتر هەمیشە دوودڵ و نیگەران بووم، بەڵام لە ڕۆژێکی بەهاری ساڵی 1934 بە شەقامی دۆرتی ڕۆژئاوا لاوبیستیدا دەگەڕام. دیمەنێکم بینی کابوویە هۆی ئەوەی دوودڵی و نیگەرانی لای من نەهێڵا. ئەم ڕووداوە لە ماوەی 10 چرکەدا ڕوویدا. وەلێ لەو 10 چرکەیەدا فێر بووم چۆن بژیم، زیاتر لەوەی لە ماوەی 10 ساڵدا فێر ببووم. چونکە ماوەی 2 ساڵ بوو لە شاری ئوبیستێدا دوکانێکی سەوزە و میوەفرۆشتنم بەڕێوە دەبرد. لەو ماوەیەدا نەک هەر ئەوەی هەمبوو لە دەستەمدا، بەڵکو لە نێو قەرزدا نقم بووم. هێندە قەرزار بووم، 7 ساڵی ڕەبەق کارم کرد. ئەو جاتوانیم قەرزەکانم بدەمەوە. دوکانەکەم داخست و ڕوومکردە بانکی بازرگان و پیشەوەران بۆ لاپەڕە 50 تاکو بتوانم بەو پارەیە بگوازمەوە بۆ کنساس سیتی و لەوێ بە دوای کارێکدا بگەڕێم. وەکو پیاوێکی دۆڕا و بەڕێدا دەڕۆیشتم. هەموو ئازایەتی و بێوەری و متمانەیەکم لەدەستدا بوو. لە ناکاو پیاوێکم بینی هەردوو قاچی قەرتا بوو، لەسەر کورسیەکی ڕەوڕەوە دانیشتە بوو. بەهۆی ڕووداوە کە گرتبووی بەدەستیەوە ڕەوڕەوەکەی بەسەر شەقامەکەدا لێدەخوڕی. کاتێ من بینیم لە شەقامەکە پەڕی بۆوە و خەریک بوو خۆی بەرز دەکردەوە بۆ ئەوەی بگاتە سەر شۆستەکە. لە گەرمەی ئەم هەوڵەیدا بوو چاومان هەڵتۆقی بە یەکتریدا. زەردەخەنێکی پان و پۆڕی بۆ کردمەوەتی. بەڕێز بەیانیت باش، بەیانێکی جوانە، وانییە؟ کاتێ من بە پێوە ڕاوەستا بووم تەماشای ئەو پیاوم دەکرد، هەستم کرد من چەندە دەوڵەمەندم. 2 لاقم هەیە، دەتوانم بەڕێدا بڕۆم. زۆر لە حاڵی خۆم تەریق بوومەوە. لە دڵی خۆم داوتم ئەگەر ئەو پیاوە بەختەوەر و خۆشحاڵ بێت و متمانەی بەخۆی هەبێت، لە کاتێکدا هەردوو لاقیشی لە دەستداوە ئەی ئەبێ من چۆن بم کە هەردوو قاچیشم هەیە. هەستم بە شادومانی و حەوانەوە کرد. پێشتر بڕیارمدا بوو بڕی تەنها $100 لە بانک بەوام وەربگرم، بەڵام لە دوای ئەم گۆڕانە بوێریم گەیشتە ڕادەیەک. بڕیارمدا بڕی $200 وەربگرم. پێشتر دەمگوت دەچم بۆ کنساس سیتی بەڵکو کارێک بدۆزمەوە، وەلێ لە ئێستا بەدواوە دەڵێم دەچم بۆ کنساس سیتی بۆ کارکردن. لە ئەنجامیشدا هەم وامەکەم دەستکەوت و هەم کارەکەش. لەو ڕۆژەوە ئەم ڕستەیەم لەسەر ئاوێنەکەم نووسی و هەموو بەیانیەک دەم خوێندەوە. من غەمم بۆ ئەوە دەخوارد کە کەوشم نەبوو، کەچی لەسەر شەقامەکەدا چاوم بە پیاوێک کەوت. جارێکیان لە ئیدی ڕیکنباکارم پرسی لە ماوەی ئەو 21 ڕۆژەدا کە لەگەڵ هاوڵەکانتدا لە نێو بەلەمی ڕزگاربوون دامایتەوە باشترین وانە و پندێک کە فێر بوویت چی بوو؟ لە وەڵام داوتی باشترین پند کە لەو ئەزمونەوە فێری بووم ئەوە بوو کە نابێ بێزاری ڕوو تێبکە ئەگەر نان و ئاوی پێویستت لابێ. ڕۆژنامەی تایم ئەوتارێکی بڵاو کردەوە سەبارەت بە سەرکردێکی سەربازی کە لە نۆکەندی گۆداڵدا بریندار بوو. پارچەیەک بەرقورگی کەوتبوو. ئەم سەرکردەیە لە نۆژدارەکەی دەپرسێ ئایا من دەژیم؟ پزیشکە کە دەڵێت بەڵێ. دووبارە لێی دەپرسێ ئایا دەتوانم لە مەولا قسە بکەم؟ پزیشکەکە لە وەڵامدا دەڵێت بەڵێ. دوای ئەوە سەرکردە بریندارەکە دەنووسێت کەواتە ئیتر من بۆ ئەوەندە دوودڵ و نیگەران بم. بۆچی تۆش ڕاناوەستیت و لە خۆت بپرسی من بۆچی دوودڵم؟ ڕەنگە بەهۆی ئەم پرسیارەوە بگەیتەوە بڕوایەی کە ئەوەی نیگەرانی کردویت شایستەی نیگەران بوون نییە. نزیکەی لە 90% شتەکان لە ژیانماندا ڕاست و دروستن و لە 10% هەڵەن. جا ئەگەر بمانەوێت بەختەوەر بین پێویستە تەنها تەرکیز بخەینە سەر لە 90% ڕاستەکە. ئەگەر دەتەوێت نیگەران بیت و ئازار بچێژیت و دووچاری برینی گەدە ببیت، ئەوە تەنها بایەخ بدە بە لە 100% لایەنە هەڵەکان و لە 90% شتە ڕاستەکان فەرامۆش بکە.
هەردوو وشەی بیرکەرەوە و سوپاس گوزار بە لا دێر زەمانەوە نووسراون و هەموو ئاینە پیرۆزە ئاسمانیەکانیش بانگەشەیان بۆ کردووە. بیر بکەرەوە و سوپاس گوزار بە. بیر بکەرەوە لە هەموو ئەو شتانەی کە ئاواتیان بۆ دەخوازیت. سوپاسی خوداش بکە لەسەر ئەوەی پێتی بەخشیوە. جۆناسان سویفت دانەری پەرتووکی گەشتەکانی گالفێر یەکێک بوو لە نووسەرە هەرە ڕەشبینەکانی نێو ئەدەبی ئینگلیزی. زۆر پەشیمان بوولەوەی لەدایک بووە، بە ئەندازەیەک ڕەشبین بوو کە خۆی ڕەشپۆش دەکرد و لە یادی لەدایکبوونیشیدا بەڕۆژوو دەبوو. لەگەڵەوەشدا لە ترۆپکی ڕەشبینی و بێ ئومێدیدا ستایشی سوودەکانی شادومانی دەکا و ڕایدەگەێنێت. باشترین پزیشکەکان لە جیهاندا بریتین، لە دکتۆر ڕیجیمۆ، دکتۆر هێوری و دکتۆر بەختەوەری. دەتوانین لە هەموو ساتەکانی ڕۆژدا سوود وەرگرین لە خزمەتگوزاریەکانی دکتۆر بەختەوەری، بەوەی سەرنجەکانمان چڕ بکەینەوە و لەسەر ئەو سامانە بە لێشاوی کە هەمانە، سامانێک کە زیاترە لە ئەلیبابا. ئایا چاوەکانت دەفرۆشیت بە 1 ملیار دۆلار؟ ئەی قاچەکانت و دەستەکانت و گوێچکەکانت و منداڵەکان و خێزانەکەت بە چەند دەفرۆشیت؟ هەموو ئەو سامانە بە نرخانە کۆبکەرەوە. ئەوسا دەبینیت کە تۆ ئامادەنیت ئەوەی هەتا بیگۆڕیتەوە بە هەموو سامانی بنەماڵەکەی ڕۆکفیلەر و فۆرد و مۆرگان پێکەوە. وەلێ ئایا هەمومان دەرەک بەم ڕاستێ دەکەین؟ نەخێر. وەک شۆبنهاوەر دەڵێ، زۆر دەگمەنە بیر لەوە بکەینەوە کە هەمانە، بەڵکو هەمیشە بیر لەوە دەکەینەوە کە نیمانە. بەڵێ، ئەم ئارەزووە گەورەترین کارەساتە لە سەڕووی زەویدا. ڕەنگە ئەم نائومێدیەش کە ئەم ئارەزووە دروستی کردووە زیاتر بێت لەو نائومێدیانەی کە هەموو جەنگ و نەخۆشیەکان لە مێژوودا خوڵقاندویانە. ئەمەش بوویە هۆی ئەوەی ژۆن بالمەر کە گەنجێکی ئاسایی بوو بگۆڕێت و ببێتە کەسێکی زۆر تووڕە و بێزار، تەنانەت خەریک بوو ماڵەکەی خۆی وێران دەکرد. هەرخۆیشی ئەم بەسەرهاتەی لەبارەی خۆیەوە بۆ گێڕاومەتەوە. بەڕێز بالمەر لە شەقامی 19 شاری باترسۆنی ویلایەتی نیوجرسیدا دەژی. لە گێڕانەوەی بەسەرهاتەکەیدا دەڵێ کە لە سوپا گەڕامەوە دەستم بەکارکردن کرد. شەو ڕۆژ کارم دەکرد. کارەکانم باڕێک و پێکی دەچوون بەڕێوە، وەلێ هێندەی نەبەرد سەریەشەکان دەستیان پێکرد. پارچەی یەدەگم دەست نەدەکەوت. زۆر دەترسام لەوەی ئیش و کارەکانم ڕابوەستن. دەمهۆیەوە هێندە نیگەران و پەست و قەڵز بووم کە بە تەواوی گۆڕام و بوومە کەسێکی تۆڕە. دەمزانی خەریکە ماڵەکەشم لە دەست دەربچێت. لەم تاوماوەدا گەنجێکی کەم ئەندامی خۆبەخش کە لای خۆم کاری دەکرد پێمی گوت: ئەی جۆنی، پێویستە لە خۆت تەریق بیتەوە و شەرم بکەیت، چونکە تۆ پێت وایە تەنها تۆ لەم جیهانەدا کێشە و گرفتت هەیە. باوەی دابنین وا پێویست بێت بۆ ماوەیەکیش لە کارکردن ڕابوەستیت. چی ڕوەدات؟ دەتوانی دووبارە دەست بەکار بکەیتەوە تا ئەو ڕادەی شتەکان بەلاتەوە ئاسایی دەبێتەوە. تۆ زۆرت هەیە بۆ ئەوەی ڕژدیت پێ ببرێ. لەگەڵەوەشدا زۆر تووڕە و دەردۆنگێت. من زۆر هیوا دەخوازم لە جێگەکەی تۆدا بوایم. سەیری من بکە. تەنها یەک قاچم هەیە، نیوەی ڕوخساریشم لە دەستداوە، کەچی هەرگیز بێتاقەتیش نابم. ئەگەر تۆش لەم هەموو سکاڵاکردن و بێتاقەتیە واز نەهێنیت، ئەوە نەک هەر کارەکەت لە کیس دەچێ، بەڵکو تەندروستی و ماڵ و منداڵ و هاوڕێکانیشت لە دەست دەدەیت. ئەم تێبینیانە لە جێگەکەی خۆمدا ڕقڕیان وەستاندم. بیری خستمەوە کە چەندە حاڵ و باڵم باشە، بۆیە بڕیارمدا بگۆڕێم و ببمەوە بە پیاوەکەی جاران. خاتوونێکی هاوڕێم هەیە ناوی لوسیل بلایکە. ئەمیش لە نێو تراژیدیادا جنگڵی داوە بەر لەوەی فێر ببێ خۆشحاڵ بێت، لە برێوەی نیگەران بێ لەبەر ئەو شتانەی کەنیەتی. چەند ساڵێک لەمەوبەر لوسیلم ناسی. ئەو دەمە پێکەوە لە زانکۆی کۆلۆمبیادا وانەی نووسینی کورتە چیرۆکمان لە بەشی ڕۆژنامەگەریدا دەخوێن. ئەم خاتوونە ماوەی 9 ساڵە یەکەم خۆرپەی ژیانی بەرکەوتووە. لەو سەردەمەدا لە شاری تۆسونی ویلایەتی ئەریزۆنا دەژیا. خۆی ئاوا بەسەرهاتەکەی بۆ من گێڕایەوە. لە نێو سەرقاڵی و گەرم و گۆڕیدا دەژیام. ئۆرگۆنم لە زانکۆی ئەریزۆنا دەخوێند. بەشداری وانەکانی پزیشکی و مۆزیکم دەکرد و دەشچوومە ئاهەنگ و سەما، شەوانەش لە بەڕۆشنایی ئەستێرەکاندا سواری ئەسپی چالاک دەبووم.
بەیانیەک بە تەواوی داڕوخام. دووچاری نەخۆشیێکی دڵ بووم. پزیشک داوای لێکردم بۆ ماوەی 1 ساڵ لە جێگەدا بکەوم. زۆر ترسام. ئەم شتانە بۆچی ڕوادەن؟ هاوارم کرد و گریام. بەڵام وەک چۆن نوشدارەکە ئامۆژگاری کردم، هاتم و لەسەر جێگەکەم لێکەوتم. دراوسەیەکم بوو، ناوی بەڕێز ڕۆدۆڵف بوو. هونەرمەند بوو. پێمی وت تۆ پێت وایە ساڵێک مانەوە لە جێگادا کارەساتە؟ بەڵام وانییە، چونکە لەم ماوەیەدا بوارت دەبێ زۆر بەباشی بیر بکەیتەوە و خۆت بناسی. لە چەند مانگێکی کەمدا لە ڕووی ڕۆحیەوە ئەوەندە گەشە دەکەی کە لە ماوەی ژیانەدا نەتوانیوە هێندە گەشە بکەیت. بەم قسەیە کەمێک هێور بوومەوە. هەوڵمدا هەستێکی تر سەبارەت بە کەوتنم لەسەر جێدا بۆ دروست بکەم. دەستم بە خوێندنەوە کرد لەبارەی ئیحاءەوە. هەر لەم کاتەدا گوێم لە بێژەرێکی ڕادیۆ بوو دەیگوت تۆ تەنها دەتوانی دەربڕ لەوە بکەیت کە لە ئەندێشەدایە. لەو کاتانەدا لەم جۆرە قسانم زۆر دەبیست. ئێستاش چوونەتە نێو قوڵایەکانمەوە. بۆیە بڕیارمدا تەنها بیر لەو بیرۆکانە بکەمەوە کە دەمەوێت بەهۆیانەوە بژیم. بیرۆکەکانی بەختەوەری و شادومانی و تەندروستی. هەموو بەیانیە کاڵدەستام لە خەو خۆم ناچار کردبوو بیر لەو شتانە بکەمەوە کە دەبوونە هۆی حەوانەوەم. هەست بە ئازار نەکەم. کچێکی جوانکیلە و لاویشم هەیە. چاوم هەیە و گوێچکەم هەیە. مۆسیقام هەیە و کاتی لاپەڕا 55. مۆسیقام هەیە و کاتی تەواویشم هەیە بۆ خوێندنەوە. خۆراکی چاک و هاوڕێی باشیشم هەیە. لە کاتی ڕیزکردنی ئەم ڕستانەدا هەستم با بەختەوەری زۆر دەکرد. ئەمەش وای کردبوو هاوڕێ و ناسراوەکانم بە لێشاو دەهاتنە سەردانم. قەرەباڵخەکە ئەوەندە زۆر بوو پزیشکەکەم ناچار بوو تێبینیەک بنووسێ و تێیدا ڕێگە بدە بە هاتنە ژوورەوەی تەنها یەک کەس بۆلام، ئەویش لە هەندێک کاتی تایبەتدا. ئێستا 9 ساڵ بەسەر ئەو ڕووداوانەدا تێپەڕیوە. ژیانێکی جوانم هەیە کاپڕا لە چست و چالاکی. هەستیش بە منەتباریەکی زۆر دەکەم بەرامبەر ئەو ساڵی کە تیایدا لەسەر جێگە کەوتبووم، چونکە خۆشترین ساڵ بوو کە لە ئەریزۆنا بەسەرم برد. تا ئەم ساتەش کە تیایدا دەژیم نەریتی ژماردنی ئەو نیعمەتانەی کە پێم بەخشراوە لەلام ماوەتەوە. بێگومان بەهادارترین نەریتیشە کە من هەم بێت، هەرچەندە شەرم دەکەم لەوەی دان بەو ڕاستیەدا بنێم کە بەڕاستی من نەمدەزانی بژیم تا ئەو دەمەی گەیشتمە لێواری مەرگ. لوسیل بلاکی ئازیز، لەوانەیە ئەوەشت نەزانی بە، وەلێ تۆ هەمان ئەوانەیە فێر بوویت کە بەر لە 200 ساڵ سموئیل جۆنسۆن فێری ببوو. دکتۆر جۆنسۆن دەڵێ نرخی نەریتی سەرنجدان لەلایەنە باشەکانی هاڕووداوێک لە هەر ساڵێکدا بە زیاتر لە 1000 پاوەند مەزاندا ئەکرێ. بۆ زانیاریشت ئەم قسانە کابرایەکی گەشتبین و پسپۆر لە گەشتبینیدا نەیکردوون، بەڵکو پیاوێک کردوونی کە لە ماوەی 20 ساڵی ڕەبەقی تەمەنیدا ئاشنا بوو بە دوودڵی و هەژاری و برسێتی. تا دوجاریش بوویە بەناوبانگترین نووسەری سەردەمەکەی خۆی. لۆگان پیرسۆڵ ژمارەیەکی زۆر پەندی پیرۆزی لە چەند ڕستێکی کەمدا کۆ کردوتەوە. کاتێ دەڵێت 2 ئامانج هەیە، پێویستە لە ژیاندا هەوڵی بۆ بدەیت یەکەم بەدەستهێنانی ئەوەی دەتەوێت، دووەمیش چێژ وەرگرتن لەوەی بەدەستت هێناوە. هیچ کەسیش ناگاتە ئامانجی دووەم مەگەر ئەوانەی کە زۆر دانا و کارزانن. ئایا دەتەوێت بزانی چۆن قاپ و قاچاق شۆردنی نێوچێشتخانە دەگۆڕیت و دەیکەیتە ئەزموونێکی خۆش و بەسوود؟ بفەرموو کتێبێک لەبارەی ئازایەتی و بوێرێکی لە ڕادە بەدەرەوە بخوێنەرەوە کە لە نووسینی پۆرگیڵ داڵا و ناوی ئەمەوێت ببینمە. نووسەری ئەو کتێبە خاتوونێکی نابینایە. ئەم خاتوونە ماوەی نیو سەدەی تەواو نابینا بوو. خۆی بەم شێوەیە وەسفی حاڵی خۆی دەکات و دەنووسێت. یەک چاوم هەبوو، نەمدەتوانی بەو چاوەش بەباشی ببینم، بەڵکو دەبوو کتێبەکە بەدەستەوە بگرم و زۆر لە نزیک چاومەوە ڕای بگرم. لەگەڵەوەشدا ڕازی نەدەبوو خەڵکی بەزەیان پێدەبێتەوە یان بە دواکەوتووی لە قەڵەم بدەن. کە منداڵ بوو دەیویست یاری خەتخەتێن لەگەڵ منداڵانی تردا بکات، بەڵام نەیدەتوانی هێڵە کێشراوەکان لەسەر زەویەکە بەباشی ببینێت،
بۆیە کاتێ منداڵەکانی تر لە یاریکردن دەبوونەوە و دەگەڕانەوە بۆ ماڵەوە ئەم لە دەرەوە دەمایەوە بەوردی سەرنجی هێڵە کێشراوەکانی سەر ئەردەکەی ئەدا تاکو هەموو هێڵەکان لەبەر بکات و دواتر بتوانێ لەگەڵ هاوڵەکانیدا گەمە بکات. هێندەی نەبرد بووە شارەزای ئەم جۆرە وازیانە لە ماڵەوە دەیخوێند. کتێبە پێدگەورەکانی لا نزیک چاویەوە دەگرت بە جۆرێ خەریک بوو برژۆڵەکانی بەر لاپەڕەکان دەکەوتن. لە ئەنجامیشدا توانی 2 بڕوانامەی زانکۆی بەدەست بێنێت. یەکیان لا زانکۆی مینوسیوتا و ئەوی تریشیان لا زانکۆی کۆلۆمبیا. ئەم خاتونە لە توین گالی کە گوندێکی بچکۆلانە بوو دەستی بە خوێندن کرد. دواتر بوویە مامۆستای وێژە و ڕۆژنامەگەری لە زانکۆی ئۆگستانە لە باشووری داکۆتا. ماوەی 13 ساڵی ڕەبەغ لەوێدا مامۆستا بوو. کۆڕی لە بەردەم یانەکانی ژناندا پێشکەش دەکرد و لە ڕادیۆشدا سەبارەت بە نووسەران و خوێندنەوەی کتێب بەرنامەی هەبوو. لەو بارەوە دەڵێ هەمیشە دەترسام لەوەی بە تەواوی بیناییم لەدەست بدەم و لە بڕیارمدا بەسەر ئەم ترسەشدا سەر بکەوم. هەر بۆیە شێوازێکی بەختەوەرانم لە ژیاندا هەڵبژارد. ساڵی 1943 واتە ئەو ساڵەی گەیشتە تەمەنی 52 ساڵی ڕووداوێکی سەیر و سەرنجڕاکێش ڕوویدا. نەشتەرگەریەکی لە نەخۆشخانەی بەناوبانگی مایۆ بۆکرا. ڕۆشنایی گەڕایەوە بۆ چاوەکانی. ئێستاش چەند بەرامبەر پێشوو چاوی دەبینێ. بەهۆی ئەم ڕووداوە دەرگای جیهانێکی سەیری پڕ لە خۆشەویستی بۆ کرایەوە. هەستی دەکرد تەنانەت قاپشۆردنی نێو چێشتخانەش کارێکی زۆر خۆشە. لەو بارەیەشەوە دەڵێ بەو کەفە سپێش یاریم دەکرد کە لە شۆردنی قاپەکان دروست دەبوو. دەستم پڕ دەکرد لە کەفی گڵۆب کردووی سابوونەکە و لەبەر ڕۆشناییدا سەیرم دەکرد و هەموو ڕەنگە جوانەکانی پەلکە زێڕینەم تێدا دەبینی. کاتێکیش لە پەنجەرەوە سیر دەکا ئەو پاساریە باڵ خۆڵەمێشیانەی دەبینی کە بەنێو بەفرە باریوەکاندا دەفرین. هەستی دەکرد ئەم دیمەنە جوانترین دیمەنێکە کە مرۆڤ چێژ لە بینینی وەربگرێت. بۆیە لەبەر خۆیەوە ئەم وشانەی دەگوت ئەی خۆی ئەرز و ئاسمانەکان من سوپاس دەکەم. بیر لەوە بکەرەوە کە سوپاسی خوددا بکەیت لەبەرەوەی دەتوانیت قاپ بشۆریت و دەتوانی پەلکە زێڕینە لە نێوبڵقی کەفدا ببینیت و پاساریش ببینیت کە بەنێو بەفردا دەفرێت. پێویستە لە حاڵی خۆمان تەریق بینەوە و شەرم دامان بگرێت. چەندین ڕۆژ و چەندین ساڵ لە نێو بەهەشتێکی پڕ لە جوانیدا دەژین کەچی نەمان دەتوانی ئەو جوانیە ببینین یاخۆت چێژی لێوەرگرین. کەواتە ئەگەر دەتەوێت لە دوودڵی دوور کەویتەوە و دەست بە ژیان بکەیت ئەوە کار بەم ڕێسایە بکە. نیعمەتەکانت بژمێرە نەک ناڕەحەتی و شەکەتیەکانت.